Hey! Kom maar! Kom op! Goed!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Goed, ja!
Louis, hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed! Volgende! Be tough. Hey!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! من خود زن یکیه و امروز کوشش کردیم مال آیت نزدیک کسی کاملا الحمد لله پێشەچی بەنای خی گەورە پیرۆزە لەیانەی پێشمەرگا ئاسەی باشیان پێش کرد ئەمە شەرەوە ئاسێکی باشمان پێش کرد بەس لە گۆڵکردن مۆفەق نابین انشاءالله لە خول دەتوانین تاویز بکەینەوە بۆ خۆیەوە هەیە کاک حسن لە جام یەک گەمەیە ئەگەر بتانین لە خۆ تاویز بکەی ببێەوە دەتوانیت بێرەوە پێش بچی بەس بکەین تازە قسمەتی خۆیە الحمد لله انشاءالله لە خۆ تاویز دەکەینەوە دەستخۆشی لە برایان دەکەم ئاسەی باشیان پێشکەش کرد دەستخۆشی لە دەستەی ڕانەران دەکەم انشاءالله باشتر دەبین تنسيت بدأ السر أرسل كتنوكا تواني تان بتاكولي سكتوا الحمدلله لە قۆناغی یەکەمی جامی کوردستان بۆمە فۆزە گرنگ بوو چکە دە ڕۆژە دەوری ڕاوەستە دە ڕۆژ پازە ڕۆژەی ڕاوەستە بۆمە زەحمەت تا گەڕای ناکەشەوە یاری گەمی یەکەم پێماوە دیار بەڵام گەمی دوم توانیمان بگەڕێ ناکەشەوە یاری الحمدلله ئەم فۆزەش ئەهمیەتی خۆی هەبوو کە بگەڕێنەوە بەرەو سەرکەوتنەکان لە بۆ دەوری انشاءالله بتوانین یاریەکانی دابش سێ خاڵ بەدەست بێنین لە خولی کوردستان انشاءالله